کۆمپانیا بیۆنتێخ راگەهان دەکەڕن ڤاکسینێک نو بەرهەم بینن و ڕێ لەبەلا بوونا ڤایرۆسان نو بگرە. ئیرۆ کۆمپانیا بیۆنتێخ ئالمانی راگەهان تاقی گەهێنوان دەکەڕن دەما 6 هەفتەیاندا ڤاکسینەکە نو ئامادە بکەن ئەشکرە کرد ڤاکسینا نو دەکارێ ڕێ لەبەلا بوونا ڤایرۆسان نو یا کۆرۆنا بگرە و دەما چەند ڕۆژاندا لە بریتانیا و چەند وڵاتێدن بەلاف بووە. ئێستا نازانین کە پێکوتەکەمان توانای پارێزگاری دژی ئەو ڤایرۆسە نوێ هەیە، بەڵام لە ڕووی زانستیەوە دەتوانین بڵێن پێکوتەکەمان وەڵامدانەوەی بۆ ئەو جۆرە ڤایرۆسە نوێ هەبێت. دەتوانین پێکوتەیەکی نوێ دروست بکەین کە لەگەڵ ئەو جۆرە ڤایرۆسە نوێ بێتەوە. دەشتوانین لە ڕووی تەکنیکیەوە لە 6 هەفتەدا پێکوتەیەکی نوێ دابین بکەین. ئەمەش تەنها پرسێکی تەکنیکی نییە، بەڵکو دەبێت مامەڵە لەگەڵ پرسیارە تایبەتەکان بکەین. ئایا ئاژانسی دەرمانی ئەوروپا و ئیدارەی خۆراک و دەرمانی ئەمریکا چۆن دەیبینێت؟ بەڵام لە ڕووی تەکنیکیەوە دەتوانین بڵێن پێکوتەیەکی نوێ دروست دەکەین. بەڵێ ڕەوشە پەیدابوونە بێ ڤاکسینە نەخۆشیە نو یا ڤایرۆسا کۆرۆنا سینۆرێت نابێنا فڕانسە و بریتانیا ژی هاتیە داخستن ئەف دیمەن ئی خالا دۆ بەرئاد نابێنا هەردوو وڵاتان دەیە سینۆر هاتیە داخستن بە ئەگەرا کو لە بریتانیای کۆڤید-19 ڤایرۆسا کۆرۆنا خوێ گوهەراندیە و ڤایرۆسەکە باندۆرتر بخۆرە پەیداکردیە ئەبێ یەکێژی وسا کرد و دڵگرانیەکی مەزن قادا جیهانیدا پەیدا بوو gelek وڵاتان گەشتên xwe ên esmanî jî bo Brîtanyayê rawestan. Spas ku hûn bîner û guhdarî. گرنگترین کارەکانی وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار پێشخستنی شار و شارۆچکە و گوندەکانە لە بوارەکانی ڕێگاوبان ئاو ئاوەڕۆ و خاوێنکردنەوە و پەرەپێدانی گەشتەگوزار و شوێنەوارەکان. لە سەرەتای دەستپێکردنی ئەم کاوبێنەیە بەڵێنیەوەمان داوە کە گرنگی بە ژێرخانی ئاوبۆری هەرێمی کوردستان دەین کە یەکێک لەمانە دروستکردنی ڕێگەوبانەکانن لە دەرەوە و لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا.